سەیرانگەی مەندان و قایماوە دەکەوێتە بنیاری چیای مەقلوب و لە ڕۆژهەڵاتی باشی ساڵانە ڕێژەیەکی زۆری گەشتیاران لە باشوور و ناوەڕاستی عێراق ڕووی تێدەکەن و بەڵام بەردەوام گەشتیاران گلەیی خراپی خزمەتگوزاری دەکەن. لە دوای کۆنتڕۆڵکردنەوەی ناحیەی باشیک و بەرترلە لەلایەن هێزەکانی پێشمەرگەی کوردستانەوە ڕێژەی گەشتیاران بۆ ئەو سنوورە بەرەو زیادبوونە و چونکە مەترسی چەکدارانی داعشی نەماوە. بەڕاستی مەندان شوێنێکی خۆشە گەشتاریە، بەڵام هیچ خزمەتگوزاریەکی وای بۆ نەکراوە کە خەڵکەکان بەڕاستی زۆر کەسن هەموو سەردانی ئەو شوێنەی دەکەن، بەڵام هیچ خزمەتگوزاری نەکراوە. دەستخۆشیش لە پێشمەرگەی دەکەم بەسایی پێشمەرگە نەبی ئێمە لێرە ڕاستیدا نانیشین. زۆر سوپاسیان دەکەم هەر ساغ بن ئینشاءڵڵا. خەڵک سەردانی دەکە بۆ سەیران دێن بەس خزمەتگوزاری تێدانە داوای لە حکوومەتی هەرێم دەکەم بەڵکم خزمەتگوزاری بگەین تێ ئێرە و پاک بکاتەوە و جێگایشی زۆر خۆشە مەندان. سەیرانگەی مەندان و قایماوە دەکەوێتە بنیاری چیای مەقلوب لە ڕۆژهەڵاتی باشی ساڵانە ڕێژەیەکی زۆر گەشتیار لە باشوور و ناوەڕاستی عێراق ڕووی تێدەکەن و بەڵام بەردەوام گەشتیاران گلەیی خراپی خزمەتگوزاری دەکەن. ئەمڕۆژی ساڵی تازەی نەورۆزە هاتەوە جێزنێکی کۆنی کووردا بەخۆشی و بەهاتەوە. دوای کۆنتڕۆڵکردنی ناوچەکانی باشیک و بەردەللا ڕێژەیەکی زۆر لە گەشتیاران سەردانی ئەم ناوچەیە دەکەن و بەشێک لە گەشتیارانیش داوا لە حکوومەت دەکەن گرنگی زیاتر بەم ناوچەیە بدرێت. محەممەد جەلیل، کەناڵی بادیناسات، بناری چیای مەقلوب لە سنووری قەزای بەردەڕەش.